مەترسی لەسەر ژیانی توشبوانی تالاسیمیا دروست بووە بەهۆی بایکۆتی کارمەندانی تەندروستیەوە. وەک دەبینن ئەمە کۆمەڵێ نەخۆشن کە لە شاری سلێمانی کۆبوونەتەوانەیە کە هاتوون بۆ وەرگرتنی چارەسەر و خوێنوەرگرتن. بەڵام ئەمە چەند ڕۆژەکان بایکۆتە بەردەوامە و زۆرێک لە نەخۆشەکان لە دەرەوەی شاری سلێمانی دێن. زۆربیان دەنێرێ نەوانەیە کە خوێنوەرگرتنیان نیە چارەسەریان بۆ ناکرێ. ئەمڕۆ ئێمە قسەمان لەگەڵ بانکی خوێن و لەگەڵ کارمەندانی سنتەری سالاسیمیا کردووە کە هەمیشە پشتیوانمان بوون کە هەمیشە هاوکارمان بوون، بەڵام ئەوانیش ماف و حەقی خۆیان هەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان دەستی گرتووە بەسەر ماف و حەقی موچەخۆرانی کوردستانە. بۆیە مەترسی لەسەر ژیانی توشبوانی تالاسیمیا دروست بێ ئەستۆی حکوومەت ئەگرێتەوانێ. ئێمە ئەم نەخۆشانی کە ئەمڕۆ ئەیبینن هەموو هاتوون بۆ وەرگرتنی چارەسەر و خوێن، بەڵامە بێ بە دەست بەتاڵی بەبێ چارەسەر بڕۆنەوانێ. توشبوانی تالاسیمیاش وەک ئەزانن ژیانیان بەسراوە بە خوێنەوە. نەخۆشمانەیە دە ڕۆژارێ پێویستی بە خوێنە بێت. زۆربەی زۆری نەخۆشەکان لە دەرەوەی شاری سلێمانی دیێن، مەسرەفی خەرجی هاتوچۆیان پێ ناکرێ. بۆیە ئێمەش ئەمڕۆ ئەم کۆنگرە ڕۆژنامەیان بەسین داوا لە حکوومەتی هەرێمەکەین بە زووترین کات جوابی موچەخۆرانی هەرێمی کوردستان باتەوە، جوابی کارمەندانی تەندروستی باتەوە تا ژیانی ئێمە نەکەوێتە مەترسیەوانێ. وەک دەزانن توشبووی تالاسیمیا ناکرێت نەخوێن نەچارەسەری لێ ببڕێ و ئەوەی ئەیبینن ئەم نەخۆشانی کە ئەمڕۆ هاتوون دەبێت دەست بەتاڵی بگەڕێنەوە. هەزار زیاتر نەخۆش سەردانی ئەم سنتەرە ئەکا بۆ وەرگرتنی خوێن. دیارە هەر ڕۆژەی بەلانی کەمەوان 40 بۆ 50 نەخۆشی تالاسیمیا سەردانی سنتەری سالاسیمیاکە بۆ وەرگرتنی خوێن و ئەو چارەسەرانی کە پێویستە بۆ تالاسیمیا.